ئەمە دیمەنی نەخۆشخانە تەواو نەکراوەکەی ڕانەیە کە بە نەخۆشخانەی 291 قەرەوێڵەکە ناسراوە کە لە ساڵی 2012 بەردی بناغی دانراوە و بەڵام دوای 12 ساڵ هێشتا پرۆژەکە تەواو نەکراوە و ماوەی چەند ساڵێک دەبێت کارکردن تێدا ڕاوەستاوە. ئەمەش نیگەرانی لای هاوڵاتیان دروست کردووە کە پرۆژەکە لە نیوەیدا شکست بهێنێت. نزیکەی 56 پرۆژه هەیە لەم دەڤەرە کە بەڕاستی بە نەوێت چڵی ماوەتەوانێ ئەم نیوە چڵکردنە وەکو گوتم هەم بە هەدەردانی سامانە هەم ناومێدکردنی خەڵکە بەڕاستی لە هەمان کاتشە پێویستێکی حتمیە بۆ خەڵکەکە و فەرامۆشکردنە بەڵێ ئەمە هەمووی کۆی ئەمانە دەبێتە هۆی ئەوەی کە بڵین ئەمە شکست خواردنی دەسەڵاتێکە کە کاتێک تۆ پرۆژەیەک دەخیتە واری جێبەجێکردنەوە حتمما دەبێت پلانت بۆی هەبێ لە نەخشەکەی لە شوێنەکەی لە ساڵەکانی تەوابوونین لە بودجەیەکی جێگر بەڕاستی ئەی باشە ئەو بودجەیە کە بۆ ئەمە دابینکراوە ئێستا لەکوێیە وەکو پێویست ئاور لە ناوچەکەمان نەدراوەتەوە بە تایبەتی پشدەر و بتوێن دەڤەری ڕاپەڕین بەگشتی زۆر لە پرۆژەکان ماون جێبەجێ نەکراون زۆر جادە و ڕێگانبان لە سنوورەکەمانە جێبەجێ نەکراون ئەو گوندانەی کە کەوتونە دەڤەری ڕاپەڕین هەل لە بناری خەندیلەوە بگرە تا ئێستا ڕێگاوبان و جادەیان وەکو پێویست نیە خزمەت گوزاریان وەکو پێویست نییە خوێندنگا دەکرێت بڵین وەکو پێویست نییە نەخۆشخانەکانمان وەکو پێویستنی لە خزمەت خەڵکدانینە لێپسراوی ڕاگەاندنی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕین دەڵێت پرۆژەکە یەکێکە لە پرۆژە گرنگەکانی ئیڕاپەڕین و بە تەواوکردنی کەرتی تەندروستی لە سنوورەکە دەبوژێتەوە. پرۆژەی نەخۆشخانەی 291 قەرەوێڵی یەکێکە لە پرۆژەگرنگەکانی سنوورەکە کە لەسەر بودجەی وەزارەتی ئاوادانکردنەوە جێبەجێ دەکرێت بەڵام ئێمە وەکو کەرتی تەندروستی بە تەواوکردنی ئەو پرۆژەیە دەتوانین سوودێکی زۆر بە تەندروستی سنوورەکە بگەیەندرێت بە تایبەتی ئەمە لەو بەشانەی کە لە ئێستادا بەهۆی نەبوونی شوێنەوە نەتوانراو بکرێنەوە بە تەواوکردنی و نەخۆشخانەی دەتوانین بیانکەینەوە. پرۆژەی نەخۆشخانەی 291 قەرەوێڵەی ڕانیا کە هاوڵاتیان و بەرپرسانی ئیداری ڕاپەڕین بە چارەسەرکردنی بنەڕەتی گرفتە تەندروستیەکانی دەڤەرەکەی دەزانن دوای 12 ساڵ هێشتا تەواو نەکراوە و بۆ تەواوبوونیشی پێویستی بە بڕی نزیکی 55 میلیارد دیناری عراقی هەیە. وەزارەتی دارایی حکومەتی هەرێمی کوردستانیش بە بیانی و قەیرانی دارایی ئەم بڕەپارەیە خەرج ناکات کە بەهۆی تەواو نەکردنی ئەم نەخۆشخانەیە ڕۆژانە نەخۆش بە ئۆتۆمبیلی فریاکەوتن و تایبەت دەگوازرێتەوە بۆ سلێمانی. ئەمە سەرڕای خراپی ڕێگەی نێوان ڕانیە سلێمانی کە دەیان ڕووداوی هاتشۆ لەو ڕێگەیەدا ڕوویداوە. ئەمیر حەسان، وێزگە نیوز، دەڤەری ڕاپەڕین.